بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە سڵاتان لەبێت. زۆر بەختەوەرم کە جارێکی دیکە هاتوومەتەوە لاتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی دیداری ڕابە. ئازیزان، لە ئەڵقەی ئەم هەفتەیە بەرنامەکەماندا میوانداری زۆر بەڕێز کاک مستەفا زاهدی نووسەر و ئەدیب و چالاکی سیاسی دەبین. بۆ هیوایە کە چاکۆچایی ئەم بەرنامەیەش لەگەڵمان بن. ناوبڕێکی کورد ببینین ئەچینە لە میوانی بەرنامەکەمان. کاک مستەفا سڵاوت لێبێت، زۆر سوپات بۆ بەشداری لەم بەرنامەیە. سڵاو بۆ ئێوە و سڵاو بۆ بینەرانی کۆمەڵە تیوی و سپاس بۆ ئێوە بەوەی کە منتان بۆ زانی کە تۆم لەم بەرنامەیەدا ئامادە بم و هیوادارم بتوانین شتێک بە بینەران ببەخشین. زۆر سپاس. کاک مستەفا، تکایە بۆ دەستپێکی بەرنامەکەمان واتە خۆت بە کورتی بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بناسێنە. هەمیشە وتومەڵێم کە یەکێ لە قورسترین شتێک پرسیارەکانە کە ئەگەر بێت و ڕوبەڕۆت بکرێتەوە کە خۆت بناسێنە. بەڵام بەرحەڵ من مستەفا زاهدی 1970 یا 1360 تاوی لە گوندێکی منتقەی خوڕە لە بناری چلچەمە بەناو ئاوبارە لەدایک بووم. لە ساڵی 2000ەوە لە باشووری کوردستانم. سەرەتای ئیش پێکردن دەستکردنم بە نووسین وەکو زۆر کەس کە دەستم بە نووسینەکرد لە ئەنجمەنە دەبیەکانەوە دەستم پێکرد. لە ڕاستیە بە شێعر دەستم پێکرد و لە شێعریشتا زیاتر کاریگەری فایق بێکەس، سەرەتا فایق بێکەس و هێمن و ئەوانە و دواترش عەبدوڵڵا پەشێ و لەسەر بوو کە بەڵام زۆر زوو زانیم کە شێعر ئەو جێگەن یەکە من خۆمی تیا ببینمەوە لە بەتایبەت لە 2000 بەدوەوەی تر وەک چیرۆک کارەکەم. کۆمەڵێک کاری جگە لە چیرۆک نووسین، کۆمەڵێک ئەم بەرهەمیشم تەرجمە کردوێتەوە. بەڵێ، سەرکەوتوو بن. سپاس. وەک دەزانن دنیای شعر و ئەدەبیات بە درێژایی مێژووی سەرهەڵدانی قسەباسی زۆر لەی سەرکراوە. ڕای بەڕێستان ڕۆڵی ئێستای لەسەر ژیانی چاک و کۆمەڵ چییە؟ بەڕای بەڕێستان ئەدەبیات و هونەر بەعام پەیوەندیەکی دیالکتیکی بووە لەگەڵ کۆمەڵگا. یعنی هەم لە کۆمەڵگا شتی وەرگرتووە و هەم لە کۆمەڵگا شتی بە کۆمەڵگا بەخشیوە. ئێمە ئەم پەیوەندیە دیالکتیکیە لە ڕاستیە مانا بەخشی ئەدەبیات و هۆنەرە و لە دەرەوەی ئەم پەیوەندیەوە یعنی ئەو ئەدەب و هونەرەی کە ڕەنگدانەوەی کۆمەڵگای تیانە بێت نەیتوانیوە زۆر خۆی ڕابگرێت. ڕەنگە بۆ جوانکاریە کات بێت ماوەیەک، بەڵام نەیتوانیوە ئەو خۆڕاگرتگریە بێت و بمێنێتەوە. لە ڕاستیە خودی ئەم پرسیارە ئەدباتەوە ناو باسێکی تر، ئەویشەوەیە ئێمە دوو ڕوانگەمان هەبوو کە بەتایبەت لە 1920 بەدواوە سەرهەڵەدا ڕوانگەیە کە خۆی بە ئەدەبی متعاهد ئەناسی و ڕوانگەیەک خۆی لایوە بوو بە سەرەتا وەک فۆرمالیزمی ڕووسی دەستکەوتووە، دواتر لایوە بوو کە ئەدەب بۆ هونەر هیچ تعهودێکی نییە، بەس بە خۆی تعهودی هەیە کە منم جۆرێک پێم بێماناییە. بەڵام ئەوەی کە ئێمە لەسەر ئەدەبی متعاهدیش ئیسلاحان قسە بکەین، لە ڕاستیە ئەمەش خۆی جۆرێک قسەی لەسەرە. ئەدەبیاتی دەربەست یا ئەدەبی متعاهد بەو شێوەیە کە لە 1920 بەدواوە لە بەتایبەت یەکێتی سۆڤیەت و ناسرا، لە ڕاستیە جۆرێک نامتعاهدی پێوە بوو. نامتعاهد بوون بۆ مانایی کە ئەمانە لە ڕاستیە خەریک نەبوون واقعی کۆمەڵگا هێنا بکێشن، باس لە واقع باس لە ئازارەکانی کۆمەڵگا بکێن، بەڵکو خەریک بوون بەس ئایدیایەکی دیاریکرا و ئایدۆلۆژیایکی دیاریکرا و خەریک بوون ئەمەیان جوانکاری ئەکرد. ئێمە هەر لە ئەم ئایدیا ئەدەبی متعاهدە کە لە
یەکێتی سۆڤیەتە کۆناکە لەسەر دەستی کەسانی وەک ماکسیم گۆرکی و ئەوانەی پاش ماکسیم گۆرکی دێن لە ڕاستیە من بە نامتەعهدیان ناوە بم لەبەرەوەی ئەمان واقع متەعهد نەبوون بە کۆمەڵگا بەرامبەر ئەمان خەریک بوون خەریکی جۆرێک جوان کاریکردنی دەسەڵات بوون لە حاڵێکا ئێمە لەو سەردەمەدا گۆلاکە بینین ئوردوگای گۆلاکەکانە بینین و بە ملیۆن کەس لە ئوردوگای گۆلاکەکانە ئەکوژرێن ئێمە کوشتوبڕی نووسەرەکانە بین کوشتوبڕی بێجیاوازانە بین دەسەڵاتی ستالینی دەسەڵاتێک بووە کە هەر چەشنە بیرێکی ئازادی سەرکوتە کرد ئێمە بەڵام ئەو ئەدەبەی کە وەکو ئەدەبی متەعهد هات بەداخەوە زۆر توانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشە و لە لای ئێمەش کە خۆی دانت ئەدەبێکی نامتەعهد بوو بەرامبەر بە کۆمەڵگا لەبەرەوەی بە هیچ شێوەیەک ئامادە نەبوون ڕەخنە لەم واقع بگرێت ئێمە لە دەرەوەی ئەم ئەدەبیاتە متەعهد بەناو متەعهدە حکوومەتی حزبیەوە ئەدەبێکی ترمان هەبوو ئەدەبێک کە واقعاً متەعهد بوو بە کۆمەڵگا ئەدەبێک بوو خەریک بوو وێنایی ئازارەکانی کۆمەڵگایە کێشا ئەدەبێک بوو کە خەریک بوو باسی لەو زیندانە گەورە ئەکرد کە دروست کرابوو لە دەسەڵاتی ستالینیە ئەویش یەکێ بۆ وێنەرێکە لە نوێنەرەکانی ئەتوانین بە بۆلگاکۆف ناوبین بە سۆرژینستین ناوبین بە کۆمەڵێکی لەو نووسەرانە ئەمانە بە تەعهودێکەوە بەرامبەر بە کۆمەڵگا خەریک بوون ئیشیانە کرد هێلکەی شومی بۆلگاکۆف یا بەفری ڕەش یا مرشد و مارگریتای بۆلگاکۆف ئەو وێنە ئەدا بەدەستەوە تۆ بۆ دەرەکەوێت کە لە ڕاستیە لەو سەردەما دەسەڵات چۆن بووە ئەمە تەنها لە یەکێتی سۆڤیەت نەبووە لە سەردەمی نازیەکانیشە کۆمەڵێن نووسەر هەبوون وەکو نووسەری نازیەکان ئەتوانیت چاوی لێ بکەیت و نووسەرانێکی تریشە بوون کە لە دەرەوەی نازیەکان وە لە ڕاستیە هەر لە هەر کوێک سیستمێکی داخراوی سیاسی دیکتاتۆریەت بوونی بێت کۆمەڵی نووسەری حکوومەتی دروست بوون لە ئێران بە هەمان شێوەی هەیە و بووە بۆ وێنە تۆ دەنگێکی وەکو شاملوت هەبوو وەکو دەنگێکی جیاوازی ناحکوومەتی وەکو ئەدەبێکی متەعهد بەڵام کۆمەڵی نووسەری حکوومەتی بوو چ لە زەمانیشە و چ لە زەمانی ڕژیمی مەلاکانیشە تۆ ئەمانە بەناو ئەدیب دێن لە کۆڕەکانە دەرەکەون دانکان دەرەکەون بەڵام بۆ وێنە شاملوویەک یا هەر دەنگێکی تری وەکوون لە ڕاستیە لای خەڵکەوە وەرەگیرات نەک لای حکوومەت و لە دەسەڵاتەوە ئەمە یەک شتێ پێ ئاڵێت ئەویشەوەیە بەڵام ئەوەی ئەمێنێتەوە شاملووە ئەوەی ئەمێنێتەوە بەرهەمەکانی شاملووە بەرهەمی فڵانە نووسەری مەسەلەن کە مەداحی جبهە بووە نامێنێتەوە ئەوەی ئەمێنێتەوە بەرهەمەکانی بۆلگاکۆفە ئازێف و ئازێفیەکان و ئەوانەی ئازێف بەڕێوەیە بردن بەرهەمەکانیان نەمایەوە لە چینە ئەوەی نۆبڵی ئەدەبیات وەرەگرێت ئەوەی بەرهەمەکەی ئەمێنێتەوە ئەو نووسەرەیە کە چەندین ساڵ لە سجن و لە زیندانە بووە بەڵام نووسەرانی حکوومەتی لە کۆشک و قەڵاکانە ئەشیان ئەمە بۆیە پێ دەڵێم ئەدەبیاتی متەعهد ئەو ئەدەبیاتەیە تەعهودی بەرامبەر بە کۆمەڵگا هەیە و کۆمەڵگا کاریگەری لەسەر ئەو داهانێت بۆ مانایە کە ئازارەکانی کۆمەڵگا ئابینێت تۆ کە شێعری شاملوو ئەخوێنیتەوە کە شێعری شێرکۆ ئەخوێنیتەوە کە بەرهەمێکی زۆرێک لە بۆیەنە تۆ بچۆ ڕۆمانەکانی حەمەمۆکری بخوێنەوە لە کۆمەڵگای خۆمان تۆ ئەبینیت چۆن کاریگەری لە کۆمەڵگا وەرگرتووە چۆن
کۆمەلگا کاریگەری توانیوێتی وێنایەک لە کۆمەلگا بداتێتەوە. ژانی گەلی برای مەحمەد وەکو ڕۆمانێک یەکێ لە ڕۆمانە من بە ئێستاشەوە لام وایە ژانی گەل و گەلی برای مەحمەد و شاری حسێن عارف یەکێ لە جوانترین ڕۆمانەکانی ئێمەن کە زۆر زووش نووسراون وێنایەکی جوانی وێنایەکن لە کۆمەلگای کوردی بە ئازارەکانەوە حەسار و سەگەکانی باوکمی شێرزاد پێت دەڵێ سیستەمێکی باوک سالاری پاتریاکی کە ژنان هیچ ماف و حقوقێکیان نییە چۆنە گوڵی ڕەشی شێرزاد بە هەمان شێوە و گوڵی شۆرانی کاک عەتانهایی بە هەمان شێوە. ئەمە ئەو ئەدەبەیە کاریگەری لە کۆمەلگا وەرگرتووە. ئەدەبێک نییە لە فەزا نووسرا بێت، ئەدەبێک نییە لە کونجی ماڵەوە نووسەر چوو بێتە کونجی ماڵەوە نووسی بێتی و من بۆ خۆمە نووسم کە بەداخەوە درشمێک بووینە بۆ خۆمە نووسم دەی بۆ خۆتە نووسی بۆ خۆت بنووسە پڵاوی مەکەوە. نەخیر تۆ ناتوانانی بڵێ بۆ خۆم ئەنووسم بۆمانە کەوایە هیچ تەعهودێکم نییە بەرامبەر بە کۆمەلگا. ئۆکەی ئەم ئەدەبیاتە بنووسە بەڵام وەرناگیرێ نامێنێتەوە وەکو بڵقی سەری ئاو وایە. بەڵێ کۆمەلگای گەشەکردوو لەباری هۆنەر و ئەدەبیاتەوە چۆن پێناسە دەکەن؟ جارێکی تر ئەم دیسان پەیوەندە بە پرسیاری پێشترۆ کۆمەلگایەک ئەدەب بوو هۆنەر ئەو ئەدەبەیە کە کاریگەری لە کۆمەلگا وەرەگرێت واقعی کۆمەلگا ئەبینێت وە دابڕاو نییە لە کۆمەلگا. وەختێک کە پیکاسۆ ڤرۆنیکا کێشێتەوە دەسەڵاتدارانی فەرەنسا پێڵێن ئەم بشێویە چیە کێشەوەتەوە ئەڵێ ئەو من نەم کێشاوەتەوە ئێوە خوڵقاندوتانە. لە ڕاستیە ڤرۆنیکا بەرهەمی جەنگە وێرانیەکانی جەنگە و پیکاسۆ خەریکە کێشێتەوە. بەڵام ئەدەبیات هونەر پێشکەوتنی ئەدەبیات و هونەر بەعام گرێدراویەتێکی گەورەی هەیە لەگەڵ ئازادی تاکە ئازادی ڕادەربڕینە دموکراسیە مافی تاکە. وەختێک سیستمێک هەیە لەو سیستمەدا تاک ئازادە نووسەر ئازادە ئەتوانێت بنووسێ ئەتوانێت چەقۆ ناخرێتە سەر نووسینەکانی مقەست ناخرێتە سەر نووسینەکانی ئەم نووسەرە سانسۆر ناکات نووسینی ئەو ڕۆحی هەیە یا ئەتوانیت خۆتی تیا بینیتەوە. من وەختێک بۆیەنە چەند ڕۆژ لەوە پێش ڕۆمانێکی میلان کۆندرام خوێندەوە. میلان کۆندرا لەو نووسەرانەیە کە وەک نووسەرێکی لیبراڵ بەڵام بە حکمی ئەوەی خەریکە ئازارەکانی کۆمەلگا زۆر جارە کێشێتەوە ڕوو تۆ ئەیبینیت من چێشم وەرەگرت لە خوێندنەوەی ئەم ڕۆمانی میلان کۆندرا. بەڵام من چی بکەم زۆر جار نووسینێکی کۆمەلگای خۆمانیایی نەخوێنم و چێژی لێوە نەگری بۆ لەبەرەوەی ئێمە تووشی سانسۆر بووین. ئێمە سانسۆر ئەسڵەن ئەتوانم بڵێم گیاکەڵەیە بۆ نووسینان ئەوەی کە ئینیکە ئەزانێت گیاکەڵە چی ئەکا لە نووسین گیاکەڵە چۆن ڕەگی نووسین وشکەکات سانسۆر گیاکەڵەیە ڕەگی نووسین وشکەکات نایەڵێت پەرش و بڵاو بێتەوە پەرشدا بدات نایەڵێ بڵاو بێتەوە. ئازادی تاک و ئازادی ڕادەربڕین گرنگە. یەکێتر لە شتەکان لە کۆمەلگایەکی پێشکەوتووە نووسین ئەبێ وەکو کارێک بێتە ئەژمار. لە ڕاستیە لە وڵاتانی پێشکەوتووە یا وڵاتەی ئینی کە نووسین لای ئەوان ڕێزێکی و نووسەر ڕێز سەرچاوەی داهاتە و نووسەر بێخەم بیر لە نووسینی خۆی ئەکاتەوە. بەڵام ئەمە لە وڵاتی مناوانیە
نووسەری من ئیشی نووسین ئیشی دووهەم و سێهەمی ئەوە نەک ئیشی یەکەمی ئەو بۆ لەبەر ئەوەی ئەو خەمی لای نانە خەمی نانە خوات ناتوانێت تۆ بە حەوا ناژی بۆ بژیوی ژیانیشی هەموو ئیشەکات مەبەستم ئیشێکی شەرەفەتمەندانەیە هەر لە دارتاشیەوە من نووسەری برادری خۆمەیە خەیاتە ئۆکەی خەیاتە ئیشێکی جوانە ڕێکوپێکە بەڵام ئەم نووسەرە ناتوانێت نووسەرێکی پرۆفێشناڵ دەرچی لەبەرەوەی 6 سەعات دەبێ بیری لای بچێتە دوکانی خەیاتیەکەی دانیشێت دێتەوە ماڵەوە ماندووە وەختێکی نامێنێتەوە بۆ ئیشی نووسی ئەمەیە کێشەیەکی کۆمەڵگای ئێمە بەڵێ ئازادی و دیموکراسی و ڕێزگرتن لە مافی دەربڕین گوڵاوێکە کە ئەو نووسەرانە ئەسڵ ئەژیێنێتەوە وایان لێکاکە بتوان بەردەوام ئازادانە بنووسن و بخڵقێنن. باش کاک مستەفا بەحسی کۆمەڵگای کوردی بکەین. کۆمەڵگای کوردی لە چی قۆناغێکی ژیانی ئەدەبی و هونەری خۆیدایە؟ چی دەبوو بکریایە نەکراوە؟ ئێمە وەڵامدانەوە بۆ پرسیارە قورسە لەبەرەوەی کۆمەڵگای کوردی کۆمەڵگایەکی یەکدەست نییە. کۆمەڵگای کوردی تۆ کۆمەڵگایەکی چواردەست و تەنانتە ئاواستەش دەڵم پێ دەڵم 5 دەستە کۆمەڵگای کوردی ئێمە ناتوانین کۆمەڵگای کوردی کە باس لە کۆمەڵگای کوردی دەکەین بڵێن قەتیس بۆیە کۆمەڵگای کوردی ڕۆژهەڵات کۆمەڵگای کوردی باش و کۆمەڵگای ئێمە باکوور هەیە ڕۆژاوایەوە تەنانەت ئیرەوان و ئەرمەنستانی شەتوانین لە نەزەرا بگرین کە ئێمە ئەزمموی باشی هونەری و ئەدەبیمانەیە لەوێ بۆێنە ئێمە بەڵام ئەمەش لە یەکدەست نییە بۆ لەبەرەوەی وەختێ تۆ لە 1970 لە کوردستانی باشوور نووسەری مناڵێکی کورد کە چووەتە مەدرسە توانیوێتی بخوێنێتەوە بە کوردی بنووسێت زۆر جیاوازە لەو مناڵە کوردەی لە کوردستانی ڕۆژهەڵات یا لە کوردستانی باکوور یا ڕۆژاوە بۆی نەبووە بخوێنێتەوە بۆی نییە ئێمە لە مەدرسە بوونی نەبووە زمانی کوردی بە خوێندن و نووسین ئەوەی فێری بووبیتین لە دەرەوە زۆر جار ئیش بە قاچاق فێر بووین لە کوردستانی باکوور تا چەند ساڵ لەوە پێش وشەی کورد قەدەغە بوو پێیانەوە تورکی کێوی ئێستاش کوردبوون گوناحە دەی تۆ ئەمە چاوەڕێی ئەوە لێ نەبێ هونەر و ئەدەب لە وڵاتە پێشکەوتوو بێت لە کوردستانی ڕۆژاوە تا چەند ساڵ تا دوای لاوازبوونی ئەسەد لە ڕاستیە بەشێکی زۆر لە کوردەکان ناسنامەیان نەبوو ناحەو ناسنامەی یان نەبوو پێیان نەئەدان بەمەشەوە ئێمە پێت دەڵم ئەدەبی ئێمە لە کوردستانی باکوور کەسی وەکو محەممەد ئۆزۆنمانەیە کە یەکێک لەو ڕۆمان نووسە جوانەکانە لە ڕۆژهەڵات بۆیەنە ئێمە کاک فەتاحی ئەمیریمانەیە کاک ئەتانەهاییمانەیە کاک حسێنی شێبەگیمانەیە لە ڕۆمانە لە شێعرە هەروەها دەنگی جیاواز وەکو کاک جەلالی مەلەکشا ئەمە لە بەرەی نوێ ئێمە بەرەی ئەدەبی کلاسیک بێگومان هەر لە مەلای جەزیری هەر لە هێمن لە زۆر دەنگی تر ئەدەب و ئێمە لە ڕۆژ باشوور بە هەمان شێوە ئێمە کۆمەڵە دەنگی جیاواز و نووسەری جیاواز ئەدەبی جیاوازمان بووە لە ڕۆمانە ئەگەر بۆێنە تۆ کەسی وەکو من ناگەڕمەوە بۆ لای جەمیل سائب و ئەحمەد موختار جاف دێم بۆ برای محمەد دێم بۆ حسێن عارف دێم بۆ شێرزاد و هەمووەمانە ئەحمەد ئیسماعیل و دێم بۆ ئەمانە ئێمە کۆمەڵێتی لە ڕاستیە ئێمە سەرڕای هەموو کێشەکان سەرڕای هەموو هینەکان جوڵەیەکە بینیت زیندویەتیەکی ئەبینیت بەڵام لە بیریشی مەکە بەشێکی زۆر لە ئەدیبەکانی ئێمە بە زمانی بێگانە نووسیویانە تۆ نەجیب
ئەو نووسەرەی ئۆلمپیاد و نووسەرێکی کوردی بە ڕۆژاوایە لە ماوەی لەو پێش هابات لە ئۆلمپیادی خوایە پاڕیا دڵشادنەوەکەی لە بیرۆچوو ئەبینیت ڕۆمانەکانی خوێنیت و زۆر شاکار بەڵام بەداخەوە بە زمانی عەرەبی نووسیوێتی تۆ یاشار کەماڵ تەیە بە تورکیە نووسی یا تۆ عەلی ئەشرەفی دەروێشە یان و مەنسووری یاقوتی تێ بە فارسیە نووسن بێگومان لە ئیرەوانیشە نووسەرانێکمان هەبووە کە بە زمانی ئەرمەنی یا بە زمانی ڕووسی نووسیویانە ئێمە ئەمەش کێشەیەکە تۆ ئەم ڕوبەڕووی ئەم کێشەیەش بوویتەوە ئەوەندەی براهیمخانی یۆنسی و ئەوەندەی محەممەدی قازی خزمەتیان بە ئەدەبی فارس کرد ڕەنگە کەم فارسە بێ خزمەتی وای کرد بێ بە ئەدەبی فارس گەنجینەی گەورەی ئەدەبیاتی ئوروپایان تەرجەمە کردەوە بە فارسی براهیمی یونسی و محەممەدی قازی زیاتر لە 400 بۆ 500 ڕۆمانی باشیان لە فەڕەنسە و لە ئینگلیزیەوە کرد بە کوردی ئەگەر بات بە ئەم گەنجینە باتایەتە ناو ئەدەبیاتی من چییە بوو ئەمە لە باشووریش بە هەمان شێوەیە بووە لە ڕۆژە باکووریش بە هەمان شێوە بووە تۆ محەممەد ئۆزۆنێکە بینی دێ بە کوردی نووسی بەڵام دەیان محەممەد ئۆزۆنت هەیە بێناون لە هەمان کاتە یەک شتی تریشت کێشەیەکە کە ئێمە دیالێکمان جیاوازە زارمان جیاوازە ئەزانی ئێمە منیکی خوێنەری کرمانجی ناوە ڕاستیە بات بڵێم سۆرانی یا هەر شتێک ناو بن تۆزە سەختە بۆم بەداخەوە نزیک بمەوە لە نووسینەکانی کرمانجی ژووریە ئەو شتێک کوردستان لە کوردستانی باکووریا لە بەشی بەدینانی ئێرە نووسێ بۆ لەبەرەوەی ڕێزمانیشمان جیاوازن ئەوەش بڵم تەنانەت دوایی هاتنە سەرکاری کەماڵ ئاتاتورک لە تورکیا لەبەرەوەی فۆنتی گۆڕی فۆنتەکانیشمان جیاوازە ئەمانە لەمبەر بۆیە ئەم دابڕانش لە بینمانە هەیە لە بینی خوێنە نووسەرێکی باکووری لەگەڵ منی خوێنەری ڕۆژهەڵاتی تۆ بۆیە ئەگەر هاتوو بە زاری هەورامیش ئێمە شتێک بنووسین بۆ منی کورد دی سۆرانی قۆرسە خوێندنەوە نزیک کەوتنەوەلی بۆ جا ئەمە لە چاو بگرە تۆ ئەگەر هاتوو بۆیەنە کەلهۆڕێک یا کرمانجی خوارویەک بێت لەگەڵ زازایەکە یا لەگەڵ کرمانجی ژوورویەکە ئەم ئەزانی ئەم نەبوونی زمانی ستاندارد نەبوونی قەبارەیەکی دەوڵەت نەتەوە کێشەیەکی گەورەی دروست کردووە کە لە ڕاستیە سەرچاوەیە بەشێکی گەورەی لە ئەدەبی ئێمەیە کێشەکانە بەڵام بەوەشەوە بە لەبەرچەو من لام وایە ئەدەبی ئێمە لە چاو دراوسەکانمان ناڵم لە ئاستی گیانی لە چاو دراوسەکانمان ئەدەبێکی لاواز نییە شعری من شێرکۆی تایە ڕەفیق سابری تایە جەلالی مەلەکشای تایە شعری ئێمە ئەمە باسی نوێکان لەتی فەڵمەتی تایە نامەوێ زۆر بگەڕێمەوە دواوە بەڵام لە ئەدەبی گێڕانەوەمانە ئێمە بەختیارمانەیە شێرزادمانەیە کاگاتان نهاییمانەیە لە ڕاستیە جەبار جەمال غەریبمانەیە جەبار جەمال غەریبمانەیە ئەمانە قسەیانەیە لە دەوروبەرە ئەتا محەممەدمانەیە ئەمانە ئەم قسەیانەیە بۆ دەوروبەر قسەیانەیە وەک بەرهەمەکانیان ئەکرێ بە زمانە زیندوەکانی ئەمڕۆی دنیا و ئەخوێنرێتەوە زۆر زیاتر سەیرەوەیە زیاتر لای خۆشمان فرۆشی لە خوێنەری زیاتر پێشوازی لەکە بەحسی هەری کۆمەڵگای کوردیمانە کرد ئێوەتان کە گەشەی کردووە
ئەگەر گەشەی نەکردووە بەڕای بەڕێستان کۆسوەکانی چی بوون؟ ئەزانی چی دەبێت بکرێواتە بۆ لابردنی کۆسوەکان؟ لەم وایە لە پرسیاری پێشترا بەشێکی زۆری ئەم پرسیارە وەڵامدایەوە من لەم وایە ئەدەبی ئێمە گەشە نەکردو نییە بەڵام لەمپەر بووە لە بەردەمیە و ئەم لەمپەرانەشەیە گەورەترین لەمپەر پێشتر پێم وتی توتم نەبوونی قەبارەیەکی دەوڵەت نەتەوەیە نەبوو دابەشبوونە بەسەر چەند زارە کەوە ئێمە بە ئێستاشەوە لەسەر سیستەمی دەسەڵاتەکانمان لە کوردستانی ڕۆژهەڵات دەسەڵاتی دیکتاتۆریەتی ئیسلامی هەیە لە باکوور دەسەڵاتی ئەردۆغانی هەیە لە باشوور جیاوازە وەزعەکە و لە ڕۆژاوە هێشتا ئەزمونێکی تازەیە بۆیە پێت دەڵێم وەختێک ئازادی ڕادەربڕین نەبوو وەختێک نووسەر ئازادانە نەیتوانی بنووسێت وەختێک نووسەری ئێمە لە کونجی ماڵەوە لە گۆشەی ماڵەوە ئەبێ بنووسێت و نووسینەکانی بەدزی و بە قاچاق بڵاو بکاتەوە ناتوانێت سیستمی دیکتاتۆری یەکێک لە وێرانیەکانی سیستمی دیکتاتۆری هەر ئەوە نییە سانسۆر دەکات فێری خۆت سانسۆریش دەکات فێر دەکات خۆت سانسۆرکەیت ئێمە ئەبینین بە ئاشکرا بەداخەوە بۆ ئەوەی نەکەوێتە بەرمەقەستی سانسۆرچیەکان خۆی دێت ئەم ئیشەکات نووسەری ئێمە خۆی دێت ئەم ئیشەکات بۆ ئەوەی نەکەوێتە بەرمەقەستی سانسۆرچیەکان ئەمە من لەمای قورسترین جۆری سانسۆر ئەو کاتێکەکە نووسەرێکی تاکێک هۆنەرمەندێک دێت خۆی سانسۆرەکات جا ئەم سانسۆرێکی سیاسی بێ سانسۆرێکی کۆمەڵایەتی بێ سانسۆرێکی تۆ نووسەری ئێمە بۆ کۆفسکیەکمان نییە کە ئەدەبیاتێکی باس لە خۆشەویستی و پێکەوەبوونی کوڕ و کچێک بکا کە مەمارسەیەکی عاشقانەیان هەبێت لە ئێستانیمانە ئێمە پێشتر بوومان ئێمە تۆ بچۆ شێعرەکانی مصباح الدینی ئەدەب بخوێنەوە ئەدەب باسی عاشق خصوصیترین پەیوەندی خۆی لەگەڵ خۆشەویستەکەی ئاکات کە هاوسەرەکەشی بووە بەڵام ئەدەبی ئێمە لەژێر تەوەژمی دەسەڵاتی سیاسی و لە هەمان کاتە لەژێر لەولاوە ترسنۆکی بەشێکی لە ئەدیبەکانمان لەژێر تەوژمێکی من ئەتوانم بڵێم کۆنسەرواتیزمێکی ئیسلامیە ئەدیبی ئێمە جۆرێک تووشی خۆت سانسۆری بووە کۆمەڵگای منی شەکرێت بۆ کۆفسکیەکی بێت کە زۆر بێکێشە باس لە پەیوەندیەکی شەخصی خۆی و عاشقانەکەی بکات جا ئەمە لەلایەکی باسی پەیوەندی لەگەڵ دەسەڵات لەلایەکی تریشەوە من ئەمانە لە ڕاستیە دیکتاتۆریەت نەبوونی ئازادی گەورەترین کێشە بووە لە بەس لەم ئەدەبیاتی ئێمە وەز زۆریەک لە گەلانی ناوچەکە کاک مستەفا بینە سەر خۆتان واتە لەبارەی خۆتانەوە قسە بکەین لە چ بوارێکدا لە چ مەجالێکدا خەریکی کارن چیتان کردووە بۆ داهاتوو چیتان بەدەستەوەیە هەم دیسان پێت دەڵێمەوە باسکردن لە خۆم بەرامەوە هەمیشە قورسە بەڵام من وەک چیرۆک نووس کارەکەم کۆمەڵە چیرۆکێکم ساڵی 2013 لە یانەی قەڵەمەوە چاپکرا لە هەمان کاتا کاری وەرگێڕانەکەم 13 یا 14 کتێبە دەقیق نازانم تەرجمەم کردوێتەوە بەشێکی لە فارسی و بەشێکی لە ئینگلیزی و بەشێکی لە ئینگلیزی فارسی و ینی بۆ هێنە کۆمەڵە وتار هەیە 5 وتاریانم لە فارسیەوە کردووە ئەوە دوای لە ئینگلیزیەوە کارم کردووە ئەمە کاری من کار لە ڕاستیە زیاتر حەز ئەەکەم کە باس جەختمەوە لەسەر ئەدەبیات چ لە تەرجمەکانیشە و لە ئەدەبیاتیشە
ئەدەبی گێڕانەوەی ئەدەبی داستانی وە بە ئەنقەستش ئەدەبی گێڕانەوەی فێمینیستی بەلای منەوە جێگەیەکی تایبەتی هەیە بە تایبەت بلاک فێمینیستەکان ماوەیەک لەوە پێش کارێکمان تەرجمە کردەوە لە ئینگلیزیەوە کە لە ڕاستیا دوو کتێب بوو بە کتێبی ئێمە چاپمان کرد لە ئینگلیزیەکەیە دوو کتێبە بەناوی مانیفێستی فێمینیست بوون کۆمەڵە کاری ترمان کردووە کە لە ئینگلیزیەوە کار کردووە لە ڕاستیا جۆرێک حەزێکم هەیە بۆ دوورکەوتنەوە لە وەرگێڕان لە فارسیەوە بۆ ئەوەی لەبەر ئەوەی وەرگێڕانە فارسیەکان بە متمانە پێکراو نازانم متمانەیان پێ ناکەم بۆ نەک ئەوەی وەرگێڕەکان باش نەبن بۆیە وەرگێڕانێکی جوانی وەرگێڕێکی باشی وەکو خەشایری دەیهێمیم لە بەردەستا بووە خەشایری دەیهێمی یەکێ لە باشنی وەرگێڕەکانە بەڵام چاوی یەکەیت هێمە وەرگێڕان ناتەواوە کێشەی هەیە هەستەکەی کێشەی هەیە کەمە کۆڕی هەیە بۆ هەم دیسانە گەڕێتەوە سەر و سیستمە کە بووە یعنی سیستمی دەسەڵات دێت سانسۆرەکات دێت مەقەستێکە خات سەر لەم ڕۆژانەدا کتێبێکیان بۆ ناردبووم چاوی لێ بکەم بزانم چۆنە و بکرێ بە فارس لە فارسی و بکرێ بە کوردی ئەزانی بەناو لە فارسی و لە ئینگلیزیەوە کرابوو بە فارسی بەڵام جوان دیار بوو دەستکاری کرا و مارکسێکیان خوڵقاند بوو کتێبەکە دەربارەی بەشێکی زۆری دەربارەی مارکسێکیان خوڵقاند بوو چما ئەم مارکسە پێغەمبەرە چما ئەم مارکسە هەر ئەوەندەی مابوو بڵێ مارکس ئیدعای پێغەمبەرایەتی کرد ئەمە بۆ لەبەر ئەوەی سیستمی سانسۆر و سیستمێکە دەسەڵاتین مارکسێکیان خوڵقاند بوو مەذهەبی بوو و ئەوان بەداخەوە دەستگاکانی ئێمەش خەریک بوون ئەمەیان ئەکرد بە کوردی لێرە مارکسێکی بەلاڕێدا براو و ئەمە ڕەنگە بۆ ڕۆمانی نووسەرێکش ڕوو بدا ڕەنگە بۆ ئینێک ڕوو بدات هەر ماوەیەکی تر لەوە پێش ڕۆمانێکی پاوڵاستریان پێنیشاندام کە بکرێ لە فارسی و بکرێ بە کوردی پێم وتم مەکەن من ئەو ڕۆمانم بە فارسی خوێندەوە بە ئینگلیزیش خوێندەوە مەکەن برا ئەو ڕۆمانە لانی کەم چل لاپەڕی کەمە لەگەڵ لە دەقە ئینگلیزیەکەی ئەمەیە لەم پەرێک بۆیە جارێکی ترە گەڕێمەوە سەر دەسەڵاتی سانسۆر ئەتوانێت ئینسان گەمشە بکات ئینسان ئەحمەق بکات وەختی تۆ ناشتی نازانستی تەحویڵی خەڵکدا شتێکە ناعلمی بوو ئەمە کۆمەڵگا بەرەو ئەحمەقی و گەمشە بوو نەبێت کاک مستەفا بەحسی کۆمەڵگەی ڕۆژهەڵاتیش بکەین بەڕای بەڕێستان لە چەندەی ڕابردوودا لە واتە بەحسی کۆمەڵگەی ڕۆژهەڵات هونەر و دەبیاتی کۆمەڵگەی ڕۆژهەڵات ئایا لە ناوەوە زیاتر لە ناوخۆ زیاتر کاری بۆ کراوە یا لە تاراوگا لەم وایە لە ناوخۆی وڵات زۆر باشتر ئیشی بۆ کراوە ساڕای هەموو لەمپەرەکان ساڕای هەموو کێشەکان و بەختە وەرانە بوونی ناوەندە چاپەکان لە باشوور ئەو دەرفەتەی خوڵقاندووە کە ئەوان لەوێ کارەکەن و لێرە چاپیەکەن زۆر کەم بەختەوەرانە لەوێ چاپەکان بۆی کە نەکەوێت بەر ئەو چەقۆی سانسۆرەوە ئێمە لە ئەدەبی تاراوگەمانە ئەگەر ئەدەبی تاراوگە وەک ئەدەب چاولەکەین لە ڕاستیە دەنگی زۆر دیارێکی ئەوتۆمان بە وەک هینیە ئێمە بوومە هەمانە و هینە بۆیەنە تۆ شاعرێکی وەکو فەرەیدونی ئەرشەدیت هەیە چیرۆک نووس و ڕۆمان نووسێکی وەکو فەرخوی نیعمەتپورت هەیە یا چیرۆکانی پەری کەریمی نییە ئەمانە ئەبینی تەنانەت لە ڕاستیە ماوەیەکی زۆریشە بێدەنگە ئیشی ئەکرد سەحری ڕەسایی ئیشی ئەکرد بەڵام ئەزانی
لە کوردستانی ڕۆژهەڵات لە ناوخۆ زۆر دەنگی جیاوازن، ڕەوتی جیاوازن، ئیشیان کردووە ئیشەکەن. فەرەیدون بۆ وێنە نمونە تا لە کوردستانی باشوور ڕۆژهەڵات بوو زۆر باش ئیشیەکەن. لە کوردستانی ڕۆژهەڵاتیش بە فەرەیدون شکڵگرتووی کوردستانی ڕۆژە، فەرەیدونیش و فەرڕەخیش وەکو دوو دەنگی جددیمان شکڵگرتووی کوردستانی ڕۆژهەڵاتن. بەڵام نقم نەبوون، چ ئەو کاتەی هاتنە باشوور و چ ئەو کاتەی گەیشتنە ئەوروپا و دنیای ڕۆژاوە ون نەبوون، بەردەوام بوون لەسەر ئەدەبی خۆیان، ئەدەبیاتێکی یان نووسیوەکە شیاوی خوێندنەوەیە. ئێمە ئێستا لە کوردستانی ڕۆژهەڵات لە چیرۆکە دەنگی جددیمانەیە، لە ڕۆمانە دەنگی جوانمانەیە، لە شێعرا بە هەمان شێوە. تۆ بەڕاستی من لە ماوە ئەو کارانەی قادری هیدایەتیم خوێندەوە زۆر بەلامەوە ڕۆمانێکی جوان بوون، یا تۆ کارەکانی کاگعتا کە خوێنیتەوە کاگعتا نەهایی، یا تەنانەت ڕۆمانێکی کاوانی نەهاییم خوێندەوە، ڕۆمانێکی زۆر جوان بوو. لە شێعرا تۆ شێعری دەنگی جیاواز و ڕەوتی جیاواز تێ، بەڵام لە ناو هەموو ئەو ڕۆتانە من ئەگە بەڕاستی بڵێم چەند دەنگێکن بە جیاواز ئەیان بینم. بۆ یێنە یونس ئەبینی، یونسی ڕەزایی ئەبینی کاری زۆر جوانە. بێزاد بەداخەوە ماوەیەکی زۆرە شتت بڵاو ناکاتەوە، بەڵام ئاگادارم ئەنووسێت. بێزادی کوردستانی کاری جوانە، دەنگێکەیە لە هەموو ئەو دەنگانە ونتر و جددیترە، بەڵام ونە. هین دانیشتووە خەریکە ئیشی خۆی ئەکات، پەرویزی دەبێ خۆڵامی، خەریکە بێدەنگ و بێکێشە لە گۆشەیەک و خەریکە ئیشەکات. لە ناو ئەم ئێمە ژمارەیەکی زۆر لە دەنگی جددیە بینین لەو دیوەوە، بەڵام ئەوەت پێ بڵێم بەداخەوە بەشێکیان دەرناکەون، مەیدانی دەرکەوتن نییە، دەرفەتی دەرکەوتن نییە. ئەزانی کەڵکەڵەکانی ژیان وای لێکردوون کە بیر لە شتی ترەکەنەوە. من لەم ماوە لە ڕاستیە کۆمەڵە چیرۆکی خانمێکم خوێندەوە، شانازی جوان شیر بوو، شتێکی وە بوو، پێم بەرهەمێکی جوان بوو، شیاوی خوێندنەوە بوو. ئەمانەیە، بەڵام ئێم وەختی ئەچینە تاراوگە و نەبین بە هەمومانەوە. ئەزانی چی تاراوگە لە دەرەوەی ڕۆژهەڵاتەوە هەستەکەی ژێپێ و بەتاڵە ژێرپێ هینە، وەک شاملووە لێڵێ چراغەما دەرەنگ خانەمی سوزەت. لە ڕاستیە لەوێ ئێمە قورساییمان زیاترە و کوردستانی بەرد لە شوێنی خۆی قورسە. بەڵێ کاک مستەفا، من پرسیارێکی تایبەتم نەماوە، ئەگەر بۆ خۆتان ئاماژە بە شتێکەکەن کە لە تولی بەرنامەکە نەموتراوە نەتان وتووە فەرمۆن. لە ڕاستیە شتێکی تایبەت نییە بمەوێ باسی بکەم، جگە لەوەی کە هیوای سەرکەوتن بۆ ئێوە، هیوای بەردەوامی، و هیوادارم ئەگەر داهاتوویەکمان بەدەستەوە ببێت، فەزایەک بخڵقێت لەو داهاتووی ئێمە، ئەدەبیات و هونەر بەمانە ئەدەب و هونەرەکەی گەشە بسێنێت و پێش بکەوێت. زۆر سپاس بۆ بەشداری. خۆشبی سپاس. بەڕاستی. بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست، بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆشمان. زۆر سپاس کە تا ئێستا بینەرمان بوون. تا بەرنامەیەکی تر و دیدارێکی تر ماڵەوە.
عزیزەکەم سەودای زەورم وەرە بناڕین بەرد لە شەودا وەرە بناڕین بەرد لە شەودا ئێمە شەو بێدار عزیزەکەم بێخەم لە خەمدا ئێمە شەو بێدار عزیزەکەم بێخەم لە خەمدا وابری بیان سفی دینون تم و تاریکی عزیزکم نگوشن رو تم و تاریکی عزیزکم نگوشن رو داشتو که همون باب الخميمة داشتو که همون باب الخميمة برگی بوکینی عزیزکم تازه پوشیمه برگی بوکینی عزیزکم تازه پوشیمه هاوری بهاری لگرد و خوندم چی من گردانه عزیزکم شانم لبندم چی من گردانه عزیزکم شانم لبندم لاگیر زیرا قطر گمزار لاگیر زیرا قطر گمزار هیا سیف مشتم عزیزکم زنجیر روبار هیا سیف مشتم عزیزکم زنجیر روبار پخشان کردم شینی باشم عزیزکم شانه کردم شینی باشم عزیزکم شانه کردم نرگز بپنجم یادی
عزيزكم